مەرجە تایبەتیەکانی وەرگرتن بۆ زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستان چین. لەم ڤیدیۆیەدا بەوردی باسی ئەو مەرجە تایبەتانەتان بۆکەین کە پێویستە قوتابی خوێندکار بیزانێت بۆ پێشکەشکردن بۆ زانکۆ پەیمانگاکان. لەگەڵمان بن لە درێژەی ڤیدیۆکەیە. من سرود خورشید لەگەڵتانم فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری لە زانکۆ لاین لە خزمەتتان نابین بۆ باسکردنی بابەتەکانمان لە مەرجە تایبەتەکان. مەرجە تایبەتەکانی وەرگرتن چەند مەرجێکمان هەیە بۆ ئەوەی قوتابی خوێندکار هەیبێت تاوەکو بتوانێت پێشکەش بۆ هەندێک بەش و کۆلێژی تایبەتمەند بکات. پێشکەشکردن بۆ کۆلێژە پزیشکیەکان، پزیشکی ددان یا پزیشکی گشتی یا دەرمانسازی تێکڕای نمرەی پۆلی 12 لە 85 کەمتر نەبێت، واتە هەر قوتابیەک کۆنمرەی لە سەروی 85ەوە بێت مافی هەیە بچێتە پێشبڕکێی ئەو سێ کۆلێژەوە. ئەگەر لەو کۆنمرەیە کەمتری هەبێت کەواتە ناتوانێت ئەو کارە بکات. بەو شێوەیەیانی ئەگەر 85 کەمتری هەبێت ئەو بەشانە ببینێت کە لە کۆلێژە پزیشکەکان هەن بە تایبەتی کۆلێژی پزیشکی گشتی، پزیشکی ددان لەگەڵ دەرمانسازی. کۆلێژی پزیشکی ڤێرتەرنەری وەرگرتنی دەرچوان لە کۆلێژی ڤێرتەرنەری کە لە زانکۆی سلێمانی و زانکۆی دهۆک هەیە ڕێژەی وەرگرتن 170 بۆ پارێزگایە و 130 بۆ پارێزگاکانی تر دەبێت. ئەو دوو بەشاکە لە شاری سلێمانی و لە شاری دهۆکی خۆشەویست هەن بەشی ڤێرتەرنەری یا بە ناوەباوەکەی خۆمان لەناو خەڵکە بەیتەری هەر بەشێک لە هەر پارێزگایەک بێت. گەر 100 قوتابی وەربگرێت 70 قوتابی بۆ شارەکەی خۆیەتی، 30 قوتابی لە شارەکانی تری هەرێمی کوردستانەوە وەرەگرێت. کۆلێژی ئەندازیاری نەوت و کیمیاوی بەشەکانی نەوت، پترۆڵ، کیمیاوی تێکڕای نمرەی پۆلی 12 لە 180 کەمتر نەبێت پێش ئەژمارکردنی سیستەمی کریدت. واتە ئەگەر بمانەوێت بۆ بەشی ئەندازیاری نەوت و کیمیاوی بە بەشەکانی نەوت، پترۆڵ، کیمیاوی پێشکەش بکەین پێویستە کۆنمرەی پۆلی 12مان پێش ئەوەی کریدتمان بۆ حساب بکرێت لە 180 بەسەرەوە بێت. واتە پۆلی 12مان لە 80 بەسەرەوە بێت، ئەمجا لە پاشەوە کریدتمان بۆ حسابەکرێ و ئەتوانین ئەو بەشانە هەڵبژێرین. ئەگەر کۆنمرەمان پێش کریدت لەوە نزمتر بوو ئێمە ناتوانین ئەو بەشانە پڕ بکەینەوە. بەشەکانی ئەندازیاری لە زانکۆکان جگە لە بەشەکانی خاڵی جی واتە ئەندازیاری نەوت و کیمیاوی تێکڕای نمرەی پۆلی 12 لە 80 کەمتر نەبێت پێش ئەژمارکردنی سیستەمی کریدت. بەشەکانی بیناسازی و تلارسازی نابێت نەخۆشی ڕەنگبینی هەبێت. مەبەست لەم خاڵەیان ئێمە پێشتر باسی ئەندازیاری نەوت و کیمیاویمان کرد. جگە لەو خاڵە هەموو بەشەکانی تر لە کۆلێژەکانی ئەندازیاری ئەبێت کۆنمرەی لە 80 کەمتر نەبێت و پێش ئەژمارکردنی کریدت. بۆ بەشی بیناسازی و بەشی تەلارسازی پێویستە ئەو کەسە کێشەی لە بینینی ڕەنگەکان نەبێت کە پێی ئەوترێت ڕەنگبینی یان ڕەنگ کوێری، واتە کەسەکە ڕەنگە چاوی تەواو نەبێت، ڕەنجی سەوز بە ڕەنجێکی ترە بینێت یان ڕەنجی سوور بە ڕەنجی ترە بینێت. بەگشتی کێشەی ئەبێت لە بابەتی ڕەنگبینینە، پێویستە ئەو کێشەیی نەبێت. بەڕێزان ئەلبەتە ئێمە تەنها لە یوتیوب نین، بەڵکو لە تیکتۆک لە ئینستاگرامیش لە خزمەتی ئێوەی بەڕێزی، بۆیە لەوێش فۆلۆمان بکەن، لایک و کۆمنت لە یادمەکەن بۆمان بۆ ئەوەی بتوانین خزمەتتان بکەین. ئێستا لە بەشی ئەندازیاری فڕۆکەوانی لە زانکۆی سەلاحەدین کە بەشێکی نوێیە چەند ساڵێکە کراوەتەوە، خوێندن لەم بەشە بە هەمان مەرجەکانی بەشەکانی ئەندازیاری لە زانکۆکان دەبێت. 2 ساڵی یەکەمی خوێندن لە زانکۆی سەلاحەدین لە هەولێرە و 2 ساڵی دووەمی خوێندن لە زانکۆی نیشن ئەڤیشنە لە ئۆکرانیا دەبێت. کری 4 ساڵی خوێندن و خەرجیمانەوە هات و چۆ خەرجی ڕۆژانە لە ئۆکرانیا لەسەر ئەستۆی خودی قوتابی دەبێت و قوتابی خوێندکار دوو بڕوانامە وەردەگرێت، ئۆکرانی و زانکۆی سەلاحەدین. ئەلێرە حەزەکەم هەڵوەستەیەک بکەم ئەم خاڵەتان بە جوانی بۆشی بکەم. وەکو وتمان ئەندازیاری فڕۆکەوانی کە لە زانکۆی سەلاحەدین ئێستا کراوەیە، قوتابی خوێندکار ئەتوانێت تەقدیم بکات. هەمان ئەو مەرجانێکی پێشتر باسمان کرد دەبێت کۆنمرەی قوتابی لە 80 کەمتر نەبێت پێش کریدت و کێشەی لە ڕەنگبینی نەبێت یا هەر مەرجێکی تر بۆ بەشە ئەندازیاریەکان هەیە لە هەر زانکۆیەک ئەمیش ئەگرێتەوە. ئەوەی لێرە جێگەی سەرنجە 2 ساڵی یەکەمی خوێندن لە زانکۆی سەلاحەدین لە هەولێرە بێت. 2 ساڵی دووە لە نیشن ئەڤیشن لە وڵاتی ئۆکرانیا شوێنێکی تایبەتمەندە بە با بڵێن مەشقکردن و بەکارهێنانی فڕۆکە بۆ ئەوەی بتوانیت
بە شێوەیەکی پراکتیکی فڕۆکەوانی تەواو بکەیت. بەڵام لێرەشا زۆر گرنگە ئاگادار بن لە ناو دوو کەوانەیە پێتان بڵێم بینی دوو کەوانێتی بخاڵەیان حیسابی پارەی خۆتانیش بکەن. چۆن؟ تۆ کە لەوێ ئەمێنیتەوە هەرچی مەساریفەیە لە کۆلێژ، لە مانەوەت، لە خواردنت، لە مەسروفاتت لەسەر جیرفانی خۆتە، واتە ئەبێ جیرفانت بکەیتەوە و تەماشایکەی. بەڵام لە ڕاستیدا بەشێکی زۆر گرنگە، چونکە لە وڵاتی ئێمەیە یەکەم جارە یا با بڵێن ڕوونتر لە هەرێمی کوردستان یەکەم جارەکە ئەم بەشە بکرێتەوە. بۆیە بیکە بە ئارەزوو هیوایەتی خۆت و هەوڵدا لەو بەشەیە وەربگیرێت. بەشەکانی ئەندازیاری لە کۆلێژە تەکنیکیەکان تێکڕای نمرەی پۆلی 12/180 کەمتر نەبێت پێش ئەشبانکردنی سیستمی کردێت. ئەمەش خاڵێکی ڕوونا وەکو پێشتر باسمان کردووە، بەڵام جیاوازی ئەمەیان بریتە لە کۆلێژە تەکنیکی ئەندازیاریەکان، واتە لە زانکۆ پۆلی تەکنیکەکان کە بەشە ئەندازیاریەکانمان هەیە ئەو خاڵە تایبەتە بەوە. کۆلێژەکانی پەرستاری لە هەر زانکۆیەک بێت پێویستە چاوپێکەوتن لە کۆلێژەکە ئەنجام بدات، پاش ڕاگەیاندنی ئەنجامەکانی وەرگرتن و کورسیەکانی خوێندن لە کۆلێژەکانی پەرستاری لە هەر زانکۆیەک لە 125 بۆ ڕەگەزی نێر و لە 175 بۆ ڕەگەزی مێ دەبێت. جگە لە بەشی مامانی لە کۆلێژی پەرستاری لە زانکۆی هەولێری پزیشکی تەنها بۆ ڕەگەزی مێی نییە. ئەلبەتە لەم خاڵەیە ئافرەتی نیوەی کۆمەڵە و دایکی نیوەکەی ترێتی جێبەجێ ئەکرێت، لەبەرەوەی لە بەشی پەرستاری زۆرینە واتە لە 175 بۆ ئافرەتانە و لە 125 بۆ کوڕان بێت. وە پێویستیشە پاش هاتنەوەی ناوە چاوپێکەوتن لە شوێنەکە بکەیت و توانە زانیاریەکانی خۆت بسەلمێنی بۆ کۆلێژەکە. لایک، کۆمنت، سابسکرایب لە یاد مەکەن بۆ دەوڵەمەندکردنی کەناڵەکەمان. پشتیوانی ئێمە زۆر گرنگە لایک و کۆمنت سابسکرایبمان بکەن. بۆ پێشکەشکردن لە کۆلێژی زانستە تەندروستیەکان بەشەکانی کیمیای ژیانی کلینیکی، مایکرۆبایۆلۆجی پزیشکی، چارەسەری سروشتی لە زانکۆی هەولێری پزیشکی و کۆلێژی زانستی تەندروستی بەشەکانی زانستی لابووری پزیشکی، زانستی سەرکردن لە زانکۆی دووهۆ، بەشی مدیکال مایکرۆبایۆلۆجی، کلینیکال سایکۆلۆژی لە زانکۆی کۆیە. ئەم بەشانە بۆ زانین دەرچوانی ئەم بەشانە نازناوی پزیشک وەرناگرن و ماوەی خوێندنیان 4 ساڵە. لێرە هەڵوەستەیەکەکەین ئەم بەشانە کە کراوەتەوە زۆربەی قوتابیان بەهۆی ئەوەی ناوەکەی زانکۆی پزیشکیە یان با بڵێن بەشی پزیشکیە وا هەستەکەن کە ئەبن بە دکتۆر، بەڵام ئەم بەشانە هیچیان نازناوی دکتۆر وەرناگرن، واتە بە پزیشک حساب ناکرێت. لەبەرەوەی تا ئێستا تەخەڕوجیشیان نەبووە یان کە هەشیان بوو بێت تا ئێستا نازناوی زانستیان دیار نییە. لەبەر ئەوە حەزەکەم لێرەوە قوتابیان ئاگادار کەمەوە لەو بەشانە، بە تایبەتی لە کۆلێژی پزیشکی هەولێر کیمیای ژیانی کلینیکی، مایکرۆبایۆلۆجی پزیشکی ئەو دوو بەشە یان لە مایکرۆبایۆلۆجی کۆیە، کلینیکال سایکۆلۆجی ئەوانە وەکوتم دیار نییە، یعنی نازانین چۆن چ ناوێکیان هەیە، بۆ نمونە ئایا پزیشکن یاریدەدەری پزیشکن، پزیشکی تەکنیکین، یعنی هیچ نازناوێکیان بۆ دابین نەکراوە تا ئێستا. لەبەرەوە حەزەکەم قوتابیان کاتێک کە ئەو بەشانە هەڵەبژێرن هەڵوەستەیەکی لەسەر بکەن، داهاتووی خۆیان ببینن، ئاها بە ئاسانی ئەو بەشانە هەڵەبژێرن. بەشی پلانداران جهەیە یان زانکۆی دووهۆک وەرگرتن بۆ بەشە زانستیە دەبێت کۆنمرەی قوتابی لە 174 کەمتر نەبێت پێش ئەژمارکردنی سیستمی کریدی و خوێندن لەم بەشە بە زمانی ئینگلیزیە. خوێندن لەم بەشە 5 ساڵە، بڕی تێچووی خوێندن $3000 بۆ هەر ساڵێکی خوێندن و ساڵی پێنجەم بە خۆڕاییە. قوتابی خوێندکار ساڵی یەکەم کۆرسی یەکەم زمانی ئینگلیزی دەخوێنێت و لە کۆرسی دووەم دەست بە خوێندنی زانستی دەکات و تەمەنی پێشکەشکار نابێت لە 30 ساڵ زیاتر بێت. ئەم خوێندنە پرۆگرامێکی هاوبەشە لەگەڵ زانکۆی تیۆ دۆرتمۆند لە وڵاتی ئەڵمانیا و دەرچووی ئەم بەشە بڕوانامەی بەکالیۆرۆسی هاوبەشی زانکۆی دووهۆک تیۆ دۆرتمۆند وەردەگرێت. ئەم بەشە ئەلبەتە بەشێکی ئەندازیاریە لە زانکۆی دووهۆک هەیە، مەرجی کۆنمرەی 74 کەمتر نەبێت پێش ئەژمارکردنی سیستمی کریدت و بە زمانی ئینگلیزیش ئەخوێنێت و ساڵێکی تەواو زمانی ئینگلیزی ئەخوێنێت بۆ ئەوی پێرفێکت بێت لە زمانی ئینگلیزیە، ئینگلیزیەکەی مەزبوط بکات. ئەمجا لە ساڵی دووە تا ساڵی پێنجەم واتە 4 ساڵی داهاتوو خوێندنی زانستی تایبەتمەند بە پلاندانان و ئەو بابەتانە ئەخوێنێت بۆ ئەوەی زانیاری تەواوی لێ وەربگرێت. کاتێک کە ئەم بەڕێزە ئەم قوتابیە ئەم بەشە تەواوەکات لەسەر بڕوانامەکەی لەسەر شەهادەکەی بەکالیۆرۆسی هاوبەش لە بینی زانکۆی کۆیە و تیۆ دۆرتمۆند لە وڵاتی ئەڵمانیا وەردەگرێت. و یەکێک دیکە لە خاڵەکان ئەوەیە نابێت تەمەنی پێشکەشکار یا قوتابی لە 30 ساڵ زیاتر بێت لە قۆناغی یەکەم ئاگادار بن، واتە کاتێک تەقدیمی قۆناغی یەکەمەکات
نابێتە منی گەیشت بێتە 30 ساڵ. بەشی بایۆمیدیکال لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی دهۆک. ئەم بەشە بڕی تێسی خوێندنی 40,000 4,000 دلارە بۆ هەر ساڵێکی خوێندن. ئەم خوێندنە پرۆگرامێکی هاوبەشە لەگەڵ زانکۆی تێکنیک ئۆستریال میتلهێسن لە وڵاتی ئەڵمانیا و دەرچووی ئەم بەشە بڕوانامەی بە کالیوەرسی هاوبەشی زانکۆی دهۆک لەگەڵ ئەو زانکۆیە وەرەگرێت. ئەخوا ناوەکەی هەونە قورسە داوای لێبوردنتان لەگەم پێم دووبارە ناکرێتەوە. لە بەرەوگەردنم ئازاگەن بۆ خۆتان بیخوێننەوە ئەزانن چەند ئێزعاج و قورسە چکە بە ئەڵمانی نووسراوە. ئەڵبەتە ئەم بەشەش گوتمان بڕی تێچووی خوێندنی 4,000 دلارە واتە کاتە 40 وەرەقە بۆ هەر ساڵێکی خوێندن ئاگادار بۆ هەر ساڵێکی خوێندنە و ئەمەش پرۆگرامێکی هاوبەشە لەگەڵ ئەو زانکۆ ئەڵمانی کە باسمان کرد و وتمان ناوەکەی زۆر دوور و درێژە و بە ئێمە ناخێنرێتەوە بەڕاست. لە بەشی زانستی تاقیگەیی پزیشکی لە زانکۆی چەرمە و ڕاپەڕین وەرگتن لەم بەشە بۆ دەرچوانی لەقی زانستیە و خوێندن بە زمانی ئینگلیزیە. شتێکی وایتیان نییە ئەوەیە خوێندنەکە بە زمانی ئینگلیزی ئەکرێ و تەنها بەشی زانستیش وەرەگرێت. ئەلبەتە دیارە بەشەکان زۆر بەیان تەنها زانستی وەرەگرن و ئەدەبەکان کەمتر با بڵێن مەرج و ڕێنمایی تایبەتمەندیان تایبەتیان بۆ دەرکرابێت نییە چونکە زیاتر کراوەیە و خەڵکان نەتوانن لەو بەشە ئەدەبیانە زیاتر بخوێنن. ئەوە ئەو مەرزە تایبەتانە بوو کە پێویست و ئێوەی قوتابی خوێنکار بیزانن سەبارەت بە پێشکەشکردن. جارێشتر ئەڵێن لایک، سەبسکرایب، کۆمنتتان لە یاد نەچێت بۆ دەوڵەمەندکردنی کەناڵەکەمان. سوپاستان دەکەین کە تا ئێستا لەگەڵمان و بینەری ڤیدیۆکانمان. بۆیەش ئێمە لە کۆتایی ئەم ڤیدیۆیەدا دوو ڤیدیۆ بەڕێز پێشنیارەکەین بۆی سودمەندمان لێ و دڵنیاین سوودێکی باشتان پێگەێن. ئێوەش هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش بتوانن ڤیدیۆکان ببینن و سود و قازانجی خۆیان لەم ڤیدیۆانە وەربگرن چونکە دڵنیاین قوتابێکی زۆر پرسیاری هەیە زانیاری کەمە لەسەر بابەتەکان. پێمان باش بۆ ئەم ڤیدیۆانە بۆ بەڕێز پێشنیار بکەین بۆ ئەوەی سوودی زیاتر بێ بۆتان بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان. خۆداڵتەوە خەڵک دەرەوەکە خۆت دێت چاوت دەنگەکەی دەرنەچێ خەی ناکە. بەشی بایۆلۆجی پزیشکی کە بەشێکی نوێیە ئەم ساڵ یەکەم وەزبەی تەخەڕوجیان ئەبێت. معقولە هیچ ناکات دیسان معقول چییە؟